یەکێتە لە هۆکارەکان زۆربوونی گازینۆ و کافتریا و نێرگە لە خانەکانە. بەداخەوە بە هەموو جۆرە مۆڵەتیان پێدرێ، بەڵام ڕۆژێک دەبێت لە ناچاریە دایانەکەن، ناچارە بن، هیچ حلێتر نامێنێت. چونکە ئەمڕۆ لەوێ حەپە فرۆشتێ، مادە هۆشبەرەکانە فرۆشتێ، گەنجەکانمان فێری هەموو شتێکی خراپ دەکرێت. پاشە چۆن ڕێگا دەدی تۆی مسلمان کوڕەکەت بەم جۆرە بڕوات بۆ گازینەکان و کافتریاکان هەتا درەنگی گشە و نێتە. دوای ئیشا مزگەوتەکانە بێت داخرێ، کافتریاکانی لەسەر پشتە. ئەمە قەراری سەقەتە، ئەمە بڕیاری سەقەتە، ئەمە بڕیارێکە زۆر خراپە. مزگەوت دەبێت داخرێ، مەمنوعکردنەوەی. ئەی گازینۆکانیش داخن، دقینامە دادەخن دایخن، بەڵام ئەوەش بۆ داناخن. دڵنیا بە باجی ئەم هەموو گازینۆیە دەدەین و ئێستش ئەو هەموو تاوانە دەکرێت زۆربەی گەنجەکان کە ئەنجامی ئەدەن، کە بێڕێزی دەکەن، خۆیان دەکوژن، خەڵکی دەکوژن، حساب بۆ دایک و باوک ناکەن. یەکێ لەوانە هۆکارەکانی مەدرسەی ئەوان و قوتابخانەی ئەوان گازینۆ و کافتریا و نێرگە لە خانەکانە. ئەبێت چاوەڕێکی لەو خەڵکە بکرێ، لەو گەنجانە بکرێ. بۆیە خۆشەویستان، مناڵەکانمان لەو شوێنەدا فێریشتی باش ناکەن. لەوانە کەسێکی ئیمان زەعیف یا دژە دین بڵێ مزگەوت کۆمەڵە کەسێکی تیرۆریستی دروست کرد. تیرۆریست هەمووتان باش دەزانن، ئیلا مەگەر ئینسانی خۆی بدا لە جێلی. هەموو ئینسانێکی بێدین و دیندار ئەزانێت تیرۆریستان بەرووبوومی مزگەوت و ئاین نین، بەرووبوومی وڵاتە زلهێزەکانن. ئەو وڵاتە زلهێزانەی کە دەیانوت وەڵا بە هەڵە خواردنمان بۆیان هەڵداوە خوارەوە، بە هەڵە موادمان بۆیان هەڵداوە خوارەوە، بە هەڵە. ئەو وڵاتە زلهێزانەی کە چەندەها کەسی شارەزا دەنێرن بۆ ناویان تەدریبیان پێ دەکەن، ئەوانە دروستیان کرد، نەک مزگەوت و ئاین. دژمنانی ئەو دینە دروستیان کرد. تیرۆریست کێ لە پشتیوەیە؟ تیرۆریستان داعش ناحەیەکی پێ ناگیرا بۆ حکومەتێ، چێ پشتیوانی کرد؟ چێ دەبا بۆ تفەنگ و تیارۆشتی بۆ جێڵا؟ شتەکە وازە حکومان لە گێری نەدەین. ئەمە بەرووبوومی مزگەوت و ئاین نییە، بەرووبوومی وڵاتە زلهێزەکانە کە حەزیان بە ئێمە نیە، حەزیان بە دینی ئێمە نییە. هەموو شتێک وازە ڕوون و ئاشکرا پێویست بە ئینکاری ناکات.